کاک عزیز ئەمە تاکە هێرش نییە دەکرێتە سەر کورد لە فەڕەنسا، بەڵام ئەم هێرشە جیاواز بوو بە ڕۆژی ڕووناک بۆ سەر ناوەندێکی ڕۆشنبیری کورد و کافەیەکی کۆمەڵگەی کوردی لە پاریس. ئایا ئەم هێرشە ڕێکەوت بووە یان بەرنامە بۆ داڕێژاو بووە؟ ئێمە بەرەو دەهەمی ساڵی کوشتن و تێرۆری سێ کچی بێگوناهی کوردی باکوور دەچین کە لە ساڵی 2013 هەر لەو سەروبەندەدا هەر لە شاری پاریس هەر لەو بەشەی پاریس، چونکە پاریس 20 ناوچەیە لە پاریسیدا ڕوویدا و ئەوڕۆکەش ئەو چەند تێرۆرەکە کراوە مانای ئەوەیە کە تێرۆرەکە دژ بە کووردە هەڵبژاردەیە دیاریان کردووە، پێشتر ئامادەیان بۆ کردووە بۆ جوورێک کە دەجێڕنەوە ئەو کەسانی کە لەوێ بوون شاهیدی ئەو بڵێن ڕووداوە بوون، ڕووداوە تێرۆریستیە ماشێنێک ڕایگرتووە لە بەردەم ناوەندی ئەحمەدکایە و ئەو کەسە هاتۆتە خوارێ و چۆ دەستڕێژی کردو و ئەو تێرۆرەی بەجێ گەیاندۆ سێ کەس کوژراون و سێ کەسش بریندارن هەتا ئێستا. دیار نییە لەوانەیە دیسانەکە زیاتر بێت ئەوانەی کە بریندارن و بەشێکیشان زۆر بریندارن. ئەو ناوەندە ڕۆشنبیریە کوردیەی پاریس ئیشیان چییە و چیان کردووە تا ئێستاکە و پرۆژەیان چی بووە؟ ناوەندی ئەحمەدکایە شوێنێکی کولتوری و فەرهەنگیە کە بەنێوی ئەحمەدکایە کراوە. لە پاش کۆچی دوای ئەحمەدکایە هێندێک لە ئەو شتانێک کە لە پاشی بەجێما بوو وەکو سازەکەی، وەکو کۆمپیوتەرەکەی، وەکو هێندێک شتەکانی دیکە جلوبەرگەکەی هێنایان هۆدەیەکیان لەو ناوەندی ئەحمەدکایە بۆ داناوە، هەر بۆیش بەنێوی ئەحمەدکایان کردو. کارەکەشی بریتیە لەوە کە دەرسی زمانی کوردی، هەروەها گەشەدارکردنی کولتور و زمانی کوردی و هەروەها پەیوەندیگرتن، ڕێکخستنی کۆڕ و کۆمەڵی فەرهەنگی بۆ سەبارەت بە زمان و سەبارەت بە هەموو بوارەکانی کولتور و فەرهەنگی کوردی گرتوۆتە ئەستۆ و تا ڕادەیەکی زۆریش بەرچاوە. داواکارانی گشتی لە پاریس ڕایان گەیاندووە بە دووادا چوون بۆ ئەگەری پاڵنەرێکی ڕەگەزپەرستانە دەکەن بۆ هێرشەکە. ئایا تەنها پاڵنەرێکی ڕەگەزپەرستانە بووە یان چی لە ئارادایە؟ سەبارەت بە ئەوە کە داواکاری گشتی باس لەوە دەکا کە بە دوواداچوون دەکا، ڕاستیدا من پێم خۆشە ئەوە بڵێم کە هەتا ئێستاش بە دوواداچوون و کارەکانی حقوقی و قەزایی بڵێن داواکاری گشتی و بڵێن دادوەری فەڕەنسا بە جێگایەک نەگەیشتۆ کوردەکە لەوەی زۆر غەزەبناکە، زۆر بەگلەیە، زۆر ناخۆش و ناڕەحەتە کەوابوو دیسانە کە ترسی ئەوەی هەیە کە ئەوەش لە پەیوەندی لەگەڵ بڵێن مماشاتێک هێندێک ڕێککەوتنێک لەگەڵ دام و دەستگای بڵێن دادوەری تورکیا ئەو بە دوواداچوونش کەم بێتەوە و تەواو بێ بەرەو نەمان بچێ. هەر بۆیە خەڵکی کوردی ئەوشۆ لەوێ کۆبوونەوە لەبەرەوە کە وەزیری ناوخۆیی فەڕەنسا هاتەوێ و ڕاگەیانێکیدا ئەو ڕاگەیان نەبوو بە ئەوەکە خەڵک تووشی زۆر سەرسوڕما بوون و بەگشت وەزیر داهاتن و هێندە گرژی و ئاڵۆزی زۆری لێبووەوە کە پۆلیسێکی زۆر هاتن دەستێوەردانیان کرد. هەر ئێستاش بەردەوامە وەزیر دەری بڕی کە لە ڕاگەیانەوەکەیدا کە ئەو کردەوەیەک دژ بە کورد نییە بەڵکو دژ بە خارجیە. لە حاڵێکدا وانەیە ئەو کەسێکی توندرە و ڕەگەزپەرستی فەڕەنسەیە ناکرێ پەیوەندی بێت لەگەڵ ڕەگەزپەرستەکانی تورک کە لە فەڕەنسەدا جێگە و پێگەی خۆیان هەیە و کاری نهێنی دەکەن بۆ بەداخەوە زۆر زار پۆلیس چاوپۆشی دەکات لە کار و کردەوەکانی.